داوما لحكومتي بغداد هي كوا راجو متمن بوب غازت وسر بغداد ئێمە سەر بە بەغدای لێرانە ڕاستە تەنیا منهەزمان لە کوردستانەوەیە و ڕاتبەکەشمان لە کوردستانەوەیە. ڕاتبەکە خۆتان نەزان بە چ شێوازی ڕاتب ئەدرێ بە 2 مانگجارێ 3 مانگجاریە سنێکمان خورا. ئینجا ئەمانەوێ ئێمە کە لە ناو کەرکووکەین ڕاتبەکانمان بگوازنەوە سەر بەغدا. تا ئێستا دەستی کۆتە کارمانەوە نایەڵێت. دەستی کۆتە ناو کارەکانمان نایەڵێ بە هیچ شێوەی ڕازی نییە ڕاتبی مامۆستایانی کەرکوو بچێتە سەر بەغدا. بە هیچ شێوەیەک ڕازی نییە لە دەستێوەردان هەیە لێرانە بە هیچ شێوەیەک ڕازی نییە. وەکو ئاگادارن ئێمە مامۆستایان و فەرمانبەرانی شاری کەرکووک کە میلاکمان لەسەر هەرێمی کوردستانە لە 26 حوتی 2023 سێن نامەمان بەرز کردەوە بۆ هەرسیە سەرۆکایەتی عێراق و داوای سەرەتاترین مافەکانی خۆمان کردو بۆ وەڵامدانەوەی داواکاریەکانمان 15 ڕۆژ دەرفەتماندایە سێ سەرۆکایەتیەکەی عێراق، بەڵام تا ئەم ساتە هیچ وەڵامێکمان وەرنەگرتووە. بۆیە ئەمڕۆ هاتوین دەنگی ناڕەزایی زیاتر لە 7000 مامۆستا فەرمانبەری ئەم شارە بە دەسەڵاتدارانی حکوومەتی عێراق و ڕێکخراوە ناوەندی بریاری بەدەستەکانی جیهان دەگەیەنین و داوای مافی ڕەوای خۆمان دەکەین کە لەم دوو خاڵەی خوارەوە خۆی ئەبینێتەوە. یەکەم بڕینی ئەو بەشە بودجەیەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە کۆی ئەو بودجەیەی بۆ هەرێم تەرخان کراوە لە بەغداوە هێنانەوەی بۆ کەرکووک و دابەشکردنی بەسەر مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی. دوو گواستنەوەی ڕاژەی هەموو ئەو مامۆستا و فەرمانبەرانەی خوێندنی کوردی کە خەڵکی شاری کەرکووکن بۆ سەر ناوەند. لە کۆتاییدا داوا لە دەسەڵاتدارانی حکوومەتی عێراق دەکەین کە چیتر جیاوازی نەکرێت لە نێوانی پێکاتەکانی شاری کەرکووک و هەمووان بە یەک چاو سیر بکرێت. ناکرێت خوشک و براکانمان لا پێکاتەکانی نەتەوەکانی تر شارەکەمان هەموو مانجێک لە کاتی خۆیدا موچە و شایستەداریەکانیان بەدەست بکەوێت و ئێمەش لە کۆتایی مانجی هەشتین و تەنها موچەی مانجی یەک و موچەی مانجی دوو بە بڕینی 21% وەرگرتووە کە هەمان خزمەت بە شارەکەمان دەکەین و لە هەمان ناوەند کارەکەین. مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە کەرکووک 8 ئابی 2020. اي والله ماما صدق المعلم. الحكومة العراقية هل تتمنى أن المعلم يحرق نفسه لكي تستجيب مطالبك؟ هل تتمنى معلما يحرق بجسده وروحه لكي تستجيب مطالبكم؟ سوف تنظرون هذا في القادم، سوف تنظرون. نحن نطالب حقوقنا، نطالب امتيازاتنا، نحن نشكو للحكومة العراقية الأحزاب الفاسدة، المجتمع المدني الفاسد. أعرف نفسي لأصدقائي للمعلمين.